ژیلا خەنەر وا کاگەدارن و خۆتان بڵاوتان کردوتەوە لە بەرەبەیانی ڕۆژی شەمە بە کاتی ورمێ دوو زیندانی سیاسی لەوێ ئەدام کراون. پێم خۆشە لە زمانی خۆتانەوە ببیستین کە چی لەسەر ئەو دوو زیندانیە زانین و تۆزی وردەکاریمان پێ بدەن. ڕێز و سڵاو، ڕاستە بەداخەوە بەرەبەیانی ئەمڕۆ دوودانە لە زیندانیانی سیاسی کە کەسێکیان ماوەی 3 ساڵ بۆ ناسر بەکرزادە گەنجێکی تەمەن 26 ساڵ کە ماوەی 3 ساڵە بۆ 3 جار سزای سێدارەکەی پشتڕاست کراوەتەوە، 3 جار مەرگی بە قەوڵی ئەو قسانێکی خۆی دەنگی بڵاو کردوەوە، 3 جار مەرگی بە چاوی خۆی بینیوەوە، کەسێکی دیکە کە کەم ئەندامێکی هاوڵاتیەکی تورکە و ئەویش ماوەی کەمتر لە ساڵەکە دەست بەسەر کرابوو سزای سێدارەکەی بەسەردا سەرپا. ئەمڕۆ بە شێوەی نهێنی ینی جۆرێک کە نە بنەماڵەکانیان ئاگادار بوون و بۆم دیداری ئاخر ڕۆشت بوون، نە ئەوەی کە پارێزەرەکانیان ئاگادار بووە بە شێوەی نهێنی لە سێدارە دراون. من بۆ بەڵگەی ئەم قسەم ئەم بەیانیە ڕئیسیان کە پارێزەری ناسری بەکرزادەیە خۆی توییتی کردوتی کاتێک کە من دەچوون بۆ دادگا و جارێکی دیکە داوای پێداچوونەوە بە سزای سێدارەی ناسر بەکرزادە بکەم لە ڕێگەی میدیاکانی ئێرانەوە، یەک لەوان میزان کە میدیایی سەر بە دەستگای دادوەری ئێرانە، لە ڕێگەی ئەوانەوە زانیم کە سزای ئەو کەسێک کە من پارێزەریم ئەویش ناسر بەکرزادەیە جێبەجێ کراوە و دنیا بەسەر مندا ڕووخاوە. ئەمە زۆر زۆر تراژدیە بەڕاستی دەری دەخاکە. بە هەر حاڵ ئێستا لە ئێران دەستگای دادوەری چۆن مامەڵە لەگەڵ بەندکراوانی سیاسی و بەندکراوانی دیکە و خەڵکی خۆی دەکا. لە ڕاستیدا ناسر بەکرزادە زۆر زۆر بە شێوەیەکی دڵتەزێن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بە شێوەیەکی پەلە چەندین دەنگی لێ بڵاو بۆ دەنگی بنەماڵەکەی کە تازە ئەیان هەویست کە بەداخەوە 3 ساڵە سزای سێدارەی بەسەرا سەپاوە، دۆسیەکەی ناڕوونە و ئەو جۆرەی کە ئێمە بە دوواداچوونمان دەکرد هیچ بەڵگەیەکی سەلمێنراو لە ناو کەیسەکەیدا نەبووە کە ئەم سزایە بەسەردا بەردەوام یەکجار و دووجار بسەپێتەوە، یەک جاریش حتا ئەم سزا نەقز کراوەتەوە، ڕەت کراوەتەوە سزای سێدارەکەی، داوای پێداچوونەوەیان کردوێتەوە بە پەروەندەکەیە. بەڵام ئەو پەلەپەلەی کە ئێستا بە دەستگای دادوەری ئێرانەوە دیارەوە خۆی بە سفارشی محسنی ئێژەیی خەریکە بەڕێوە دەچێ، ئەو کەسانەی کە تۆمەتەکانیان فسادی فی الئەرض، دژایەتی خوددا، پەیوەندی لەگەڵ حیزبەکان و یا هاوکاری لەگەڵ ئیسرائیل و دەستگای موسادا هەیە، زۆر بە پەلا بە شێوازێکی نهێنی خەریکە حکومەکانیان تەنانەت ناڕوونبوونی ڕەوتی دادگاکانیان خەریکە لە سێدارە دەدرێن و بەهۆیەوەی کە ئەو ئینتەرنێتیش ئەو ماوەیە بەڕاستی نییە و دەست پێ ڕاگەیشتن بە زانیاری قسەکردن لەگەڵ بنەماڵەکان، قسەکردن لەگەڵ پارێزەرەکان ئیمکانی نییە. خۆدی میدیای جمهوری ئیسلامیەوە بەداخەوە بە شانازیەوە بڵاوی دەکاتەوە کە ئەوە جاسووسێکمان لە سێدارەداوە و بۆ دنیای دەرەوەی بڵاو دەکاتەوە. ئەوەی کە جنابەت ئاماژەت پێدا کە وەکیلەکەشی تەنانەت ئاگادار نەبووە لە کاتی ئەدامەکەیەوە لە ڕێگەی میدیاوە ئاگادارکراوەتەوە، هەندێک نیگەرانی دێنە تاراوە بەنسبەت ڕەوتی دادگایکردنەوەکە بە نسبەتەوەی کە ئایا پرۆسەی دادگایکردنەوەکردنەکە چۆن چۆتە پێشەوە. لەو پەیوەندیایەوە لێکۆڵینەوەیەکتان کردووە دەستان بە زانیاری گەیشتووە کە ئەو پرۆسێ چۆن چۆتە پێشەوە؟ ڕاستە، ینی خۆی ڕەوتی دادگاکان لە ئێرانە ینی ئەوە یەکەم جار نییە، بەردەوام لەگەڵ ئەو پەروەندەی زیندانیانی سیاسی کە ئەمە بەڕۆڕووین بە دوواداچوون دەکەین، لەگەڵ خودی زیندانیەکان قسە دەکەین، لەگەڵ بنەماڵەکان لەگەڵ پارێزەرەکان قسە دەکەین. خودی ئەو پارێزەرانە زۆر زۆر لە سەرەتاوە زۆر بە درەنگی دەچنە سەر ئیزنی ئەوەیان پێدەدرێت کە بچنە سەر پەروەندە و کەیسەکان بزانن ئەسڵەن ئەم کەسە بە چ ڕەوتێکا تێپەڕیوە. و زۆرینەی حاڵەتەکانەوەی کاتێک ئەم کەسانە دەست بەسەر دەکرێن بە وەکو من ئەمە ڕای خۆمە، وەکو گرەوگانێک یا وەکو تەعمەیەک کۆماری ئیسلامی چاویان لێ دەکات بۆ ئەو تۆمەتانەی کە خۆی دەیهەوێ بیسەپێنە بەسەریانە. هەم ناسر بەکرزادە لە ناو دەنگەکانی خۆیان کە لەم ڕۆژانە لە زیندانی ورومیە بڵاو بۆتەوە، هەم یعقوبی کەریمپور بەردەوام باس لەوە دەکەن کە چەندین مانگ لە ژووری تاکە کەسی ڕاگیراون بە تەنیایی و ڕۆژانە بەردەوام بازجووییان ئەزمون کردووە بە ڕەوتێکی زۆر ناخۆش و دڵتەزێنە تێپەڕیوە بازجوویەکانیان، لێپرسینەوەکانیان
و بە چاو بەسراوی بووە بە توندوتیژیەکی ڕادە بەدەر بووە ئەم لێکۆڵینەوانە. تەنانەت یعقوبی کەریمپور باس لەوە دەکاکە کاتێکە ئەویان لێپرسینەوە لێ کردووە هاوسەرەکەی لە ژوورێکی دیکە لە ژێر ئەشکەنجە بووەوە بە ئەو سۆزداریە کە ئەم بۆ ئەو گریان و قیژەی هاوسەرەکەی بۆ ناچار بۆ دان بەو شتەدا بنێ کە ئەوان لە ناو بەڵگەکانە بۆیان نووسیوەوە مەدینەزەریان بۆ کە دانی پێدا بنێەوە بۆ باقی زیندانیانی سیاسی شەروایە. و سەدا سەد ئێمە چەندین جار ئەو هۆشداریەمان داوە بە دنیای دەرەوە بە ڕێکخراوی نێونەتەوەی کە یا ئەو دەوڵەتانەی کە پرسی مافی مرۆڤ لە ئێران بۆیان گرنگە کە دەستگای دادوەری دەستگای لێپرسینەوە سەر لەبەری سربەخۆنیەوە بە پێی ئەو دەستوراتە بەڕێوە دەچێت کە لە لایەن دەستگا ئەمنیەکانەوە وەکو سوپای پاسداران و اطلاعاتەوە بۆیان دیکتە دەکرێ و بڕیار دەدرێ. بۆ نمونە ئیطلاعاتی ورمێ بڕیار دەدا ئەم زیندانیە سیاسیە لە سێدارە بدرێ یا لە سێدارە نەدرێەوە دەستگای دادوەری ئەو سیناریۆ جێبەجێ دەکاوە. بەداخەوە ئەم دوو کەسەیش لێرە قوربانی سناریۆی کۆماری ئیسلامی و دەستگای دادوەری و اطلاعات و سوپای قدرەتنەمایی سوپای پاسداران بوون کە لەم ڕۆژانەدا دەیبینین هەر ڕۆژ کەسێکی زیندانی سیاسی ئێستا یان ناسراو یانە ناسراو یا دەمێکێ لەژێر سزای سێدارەدایە چەندین ساڵیا ئەوەی کە لە ماوەی ڕۆژانی ڕابردوو و چەند مانگی ڕابردوو دەست بەسەر کراوە و لە دۆسیەک یا بەڕێوەچوونی دادگا و حتا ئەوەی کە پارێزەریان نییە فریان ناکەون حتا میدیایی بکەنەوە کەیسەکانیان لە سێدارە دەدرێن. وا دیارە و دان پێدانانە هەمووی لەژێر ئەشکەنجە بوو. ئێستا جەناب باسان لەوە کرد کە لە حاڵەتێکا دانی بە تاوانەکەی ناوەکە لە ژوورێکی ترەوە خێزانەکەی لەژێر ئەشکەنجەدا بووە. باشە بێجگە و ئەشکەنجانایە لەسەر و دۆسیانە هیچ مەدرەکێکی تر هەیە هیچ بەڵگەیەکی تر هەیە کە بسەلمێنێکامانەت تاوانەکەیان کردووە بەڕاستی؟ لە ڕاستیدا ئێمە وەکو ڕێکخراوی مافی مرۆڤی چون زۆر بەڵگەیش ئارشیف دەکەین من خۆم وەکو ئەزمموی کاری خۆم من پێم وایە نەخێریش بەڵگەیەک نییە بەڵگەیەکی سەلمێنرا و تەنها ئەوەی کە ئەم کەسانە ئەوەندە لە ژووری تاکە کەسی و لە ژێر ئەشکەنجەی تونند و تیژانەدا ڕادەگیرێن کە بۆ ئەوەی کە تروسکاییەک بکەوێتە ژیانیانەوە دەرباسییان بێ لە ئیطلاعات و دەست بە سەرگە دڕندانەکانی کۆماری ئیسلامی دان بەو شتەدا دەنێن کە لێکۆڵەرەکە قەڵیان پێدەدا بەڵێنیان پێدەدا ئەگەر ئەمە بکەن ئازاد دەکرێن. لە قسەی تەواوی ئەو زیندانیە سیاسیانە دەردەکەوێت کە هیچ بەڵگەیەک لەسەریان نییە کە سزاکەی لە سێدارەدان بێ. ناسر بەکرزادە نمونەیەک لەو کەسانێکە زمانێکە فشار لەسەری بۆ دەست بەسەرکران هەڵهاتووە بۆ باشووری کوردستان و ئەو بڕیاری داوە بگەڕێتەوە مادام ئەو زانیویەتی کە ئەگەر سزایش بدرێ ئەگەر تاوانێکیشی کردبێ سزاکەی سێدارەدان نییە. بۆیە بە پێی خۆی و بە بڕیاری خۆی گەڕاوەتەوە بۆ ناوخۆی کوردستان ئەو کاتە دەست بەسەر کراوەوە خۆشی دەڵێ لە قسەکانیدا کە هیچ بەڵگەیەکی سەلمێنرا و لەسەر ئەوەی کە ئەو جاسووسی یا سیخڕی بۆ ئیسرائیل کردووە بەڕاستی وجودی نییە لە ناو پەروەندەکەیاوە پارێزەرەکانیشدان بەرمەدادەنێن و خودی کۆماری ئیسلامیش هیچ بەڵگەیەکی نییە نیشانی بدا ئەمانە سیخڕیان بۆ کۆماری ئیسلامی بۆ ببورن بۆ ئیسرائیل کردووە. هەتا ناسر بەکرزادە لە ناو دەنگەکانی خۆی داوە بە پێی ئەو قسانەی کە هاوبەندیەکانی من ئەمڕۆ قسەی هاوبەندیەکیم دەخوێندەوە کە لە ئێران هاتووەتە دەر و باسی ئەو ڕۆژانە دەکا کە ئەوی شەربەندکراوی سیاسی و کە ناسر لە ناو زیندانەوە چنە هیوای بەوە بووە کە چون هیچ بەڵگەیەک نییە لەسەر پەروەندەکەی حتمما حکومەکانی ڕەت دەکرێتەوە و ئەو چەنە دڵخۆش بووە بەوەی کە مۆبایل فرۆشیەکی داناوە دەچێتەوە سەرژیانی لە دەنگەکانی خۆیدا هەیەکە باس لەوە دەکاکە و بە هیواوە دەڕوانێتەوەی کە بێتە دەرەوە لەگەڵ خۆشەویستەکەی ژیانی هاوبەش پێک بێنن و حتا زۆر ینی زۆر ئەمە ناخۆشە بەڕاستی ئینسان ئەو شتانە دەگێڕێتەوە کەسە ئێستا لە ناومان نەماوە کۆماری ئیسلامی هەلێک ینی جۆرێک دەخولقێنێک کە ئێمە هەر بەداخەوە دەبێ باسی ئەو کەسانە بکەین کە هیچ تاوانێکیان نەکردووە و تەنها قوربانی سناریۆی قدرەتنەمایی کۆماری ئیسلامی و
لەم دوایانە بە تایبەت لەم دوایانە پێم وابێ ئیعدامەکان زۆر بوون ئایا ئێوە لە هەنگاو هیچ جۆرە ڕەوەندێکتان هیچ جۆرە بەگشتی جیاوازیەکتان لە ناو ئامارەکان بینیوە لەم دوایانە کات بێت ئاراوە؟ ڕاستیەکەی لە سەرەتای ساڵی زاینیەوە کە هەندێک خۆپیشاندانیش لە ئێران ڕووی داوە خەڵکێکی زۆر هاتنە سەر شەقام بەردەوام کۆماری ئیسلامی هەڕەشەی لە خەڵک دەکرد خۆی محسنی ئێژەیی زۆر بەڕوونی هەڕەشەی لە هەر کەس ئێمە دەست بەسەر بکەین زۆر بە توندی سزای دەدەین و زۆر بە سەریعی ڕەوتی دادگاکانی بەڕێوە دەبین بەردەوام و ڕۆژانە لە میدیاکانی خوان ئەم هەڕەشانیان لە خەڵک کردووە و لە دوای شەڕی 12 ڕۆژۆ ئێمە لەگەڵ کۆمەڵێکی دەست بەسەرکران لە ناوچە جیاوازەکانی ئێران و بە تایبەتیش کوردستان ڕوبەڕوو بووینەتەوە کە ئەم کەسانە زۆریش زەخت لەسەر بنەماڵەکانیان دەکرێت بە هیچ شێوە میدیایی نەکەنەوە بۆیە کۆمەڵێک لەم کەیسانە هێشتا میدیایی نەبووەتەوە بنەماڵەکانیان ئامادە نین زانیاری بدەن بەشێکیان تا ئێستا چارەنووسیان ناڕوونە بەراستین نازانرێ ئەمانە لە تاران دەست بەسەر ڕاگیراون لە سنەن لە ئورومیان بنەماڵەکانیان هیچ زانیاریەکیان نییە لەسەریان هەر لەم درێژەی ئەمڕۆتەدا ئێمە چەندین جار هۆشداریمان داوە کە کۆماری ئیسلامی خەریکی کوشتارێکی زۆرە جیا لەوەی کە لە شقامەکانە بە دڵنیایی و خەڵکێکی زۆر لە سێدارە دەدا بەداخەوە تا ئێستا هیچ ناوەندێکی جیهانی هیچ وڵاتێک بە هەر حاڵ پرسی مافی مرۆڤ و گیانی مرۆڤەکان لەم بارودۆخەدا بۆی گرنگ نییە بە لە ئاکامی ئەم بێدەنگیە لە ئاکامی توندوتیژی کۆماری ئیسلامی لە سەرەتای ساڵۆ ئێمە 188 یعنی لەو بێ ئینتەرنێتیا لەو ماوەیە کە کۆماری ئیسلامی لە شەڕدا بووە تەنانەت دەبوو کۆمەڵێک لەم بەندکراوانە هەر بێنە دەرەوە لە زیندان وەکو مافی سەرەتایی خۆیان بەڵام ئێمە 188 کەیسمان تۆمار کردووەکە لە سێدارە دراوە لەم 188 کەیسە 28 نەفەریان سیاسیە کە ئێمە پێمان وایە لە ئەو ماوەکەمەدا یعنی شتێکی بێسابقە بووە لە کۆماری ئیسلامی ئەوەندە زووم و فکوسی لەسەر ئەو کەسانە بێکە بەندکراوی سیاسین بەشێکیان ئەندامانی مجاهدین بوونە بەشێکی زۆریان بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل دەست بەسەر کرا و سزاکەیان جێبەجێکرا و بەشێکیان ئەو کەسانە بوونەکە لە خۆپیشاندانەکانی سەرەتای ساڵی زاینیەوە دەست بەسەر کرابوون و بە زۆر بە سەریعی بەداخەوە لە سێدارە دراون و ئەم ڕەوتە بەداخەوە هەر بەردەوامە. ژیلا مستەجر لە هەنگاوە زۆر سپاس بۆ بەشداریت. سپاس بۆ ئێوەش.